بەڵێ بەڕێزان سەرەتای بەرنامەکەمان بە ڕووماڵکردنی تۆڕی پەیامنێرانی KNN دەست پێ دەکەین. سەرەتاش دەچینە شاری سلێمانی و بۆ لای پەیامنێرمان عەبدوڕەحمان ئەبووبەکر. عەبدوڕەحمان سڵاوت لێبێ و بەیانی و باش و جەژنت پیرۆز بێ. جلەکانت ڕێک لە جلەکانی منە. ئەم تەنسیقە لەکوێوە دروست بوو کاک عەبدوڕەحمان؟ سڵاو کاک بیشان، جەژنی تۆ و هاوکارەکەت و کۆی بینەرانی بەڕێزی KNN پیرۆز بێت. کاک بیشان، جلەکانی من هینەکانی تۆ لە هیمنەکانی من لە هی تۆ ناکات. سڵاوتان لێبێت. کۆمەڵێ دام و دەستگا کە هەیە، من ئەمەوێ قسەیان لەسەرکەم لە بۆنەکاندا و لە جەژنەکاندا، ئەوانن کە هەمیشە کاریان هەیە. چۆن میدیاکاران ئەرکیان قورسرە لە بۆنەکاندا و لە جەژنەکاندا، کۆمەڵێ دەستگا هەن بە تایبەتی دەستگا ئەمنیەکان ئەوانیشان ئەرکیان قورسترە بێت. من لە لای مەفرەزەیەکی هاوڕێیانی پۆلیسی 104م، ئەوان ئەرک و واجبیان قورستر بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان، بۆ ئەوەی جەژنێکی ئارام بەڕێ بکەن، ئەوان واجب بەگرن لە دەوامی خۆیان لە شوێنە گشتەکانە بڵاویان پێکراوە مەفرەزەکانیان بەردەوام. من یەکێک لە هاوڕێیانی پۆلیسی 104 ئەگەر بێتە ئێرە، سڵاو لێبێ، جەژنت پیرۆز، ماندوو نەبن. ئێوە پۆلیسی 104 لە کون و قوشبوون و کوچە و کۆڵانی شارا بەردەوامن و لە بۆنەکانە وەزعتان چۆنە؟ سەرەتا بەنای خی گەورە میرەبان، با بە شیرینیەوە دەست پێکەین. جەژنیەوە هەموو لای پیرۆز بێ. داواکارم لە خی گەورە میرەبان ڕۆژێ هەموو لایشی قوبوڵ کردی بێ. دەستی دایش یەک بێکی شەیدانە بشم ماچیان ئەەکەم، چاویان ماچەکەم. ئێمە ژۆڵەی ئەوانین، هیچ فەرقمان نییە. لە جەژن و بۆنەکانە ئێمە بەرنامە و پلانی خۆمان هەیە، بە تایبەتی شوێن و بۆنە و ئاهەنگەکان مەفرەزەی زیاتریان بۆ دانین. سپاس بۆ ئێوەش. لێرە ئەو ئەرکەی ئێوە پێتان سپێرێت چۆن؟ مەسەلەنسا تۆ کارمەندێکی لێرە ئەمڕۆ تا ئەوەرە لە واجبە یا نەخێر ئەتوانی بچیتەوە ناو ماڵی خۆل لە جەژنە؟ من شەشی بەیانی هەستاوم لە خەو جەژنە پیرۆزەم لە ماڵم ناڵ کردەوە جێمێشون. هاتووم بۆ ئێرە جەژنم نەکردووە. 24 کاتژمێر سەرجادەین لەسەر شەقامەکان ئەرکە بینین، سەر و ماڵی و ژیانی هاوڵاتیان نەپارێزین. تا چەند ئەم ئەرکە بە پیرۆز ئەزانی تۆ کە لە 24 ساعت لەسەر شەقامیت بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان، بۆ ئەوەی هاوڵاتیان جەژنێکی ئارام بەڕێ بکەن؟ زۆر 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 بڕام پێ بکە. زۆر دڵم خۆشەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژم بەرکەوتووە. شانازی بەم بەرگەوەکەم کە لە بەرمە دەستکەوتێکی گرنگە کە منم بەرگەم لە بەرایە و ئەتوانم لانی کەم کلێنێکی بچووک پڕکەمەوانێک کە سەر و ماڵی هاوڵاتیانە بیپارێزم. لەم ڕۆژە خەڵکی داوان لێ یەکەم بچنە دەرەوانێ، خۆشی و ئاهەنگی خۆیان بەسەر بەرن، خەمیان نەبێ. ئەوەی بە ئێمە بکرێ ئەمە بۆیانە جێبەجێەکەین. گومانیان لە هەشتێ بوو پەیوەندی بکەم بە هێزەکانی پۆلیسی فریاکەوتنەوە 104. ماندوو نەبن. پۆلیسەکانی فریاکەوتن 104 میشوان هەمیشە لە کار و فەرمانی خۆیانان، وەکو ئەو بەڕێزە فەرمی 24 سعات لە دەوامان بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. پەیامیشان بەوەیە کە سەر و سامانی هاوڵاتیان پارێزاوە، بە کەیفی خۆیان بچنە دەرەوە، جەژن پیرۆزکەن، هیچ گرفت و کێشەیەکیان نەبێ. بیشوان جگە لەمانیش فەرمانگەی تەندروستیە، کۆمەڵە فەرمانگەی تایبەتمەندن بە هاوڵاتیان و ئەوانیش بەردەوام لە دەوامی خۆیانان. چۆن من و جەنابیشی ئاوا لە دەوامان ئەمانوێ خزمەت بە هاوڵاتیان کرد لە شاشەی KNN و ئەمانیش بە هەمان شێوە. بەڵێ بیشوان. بەڵێ عەبدوڕەحمان ئەبووبەکر پەیامنێرمان لە شاری سلێمانی، زۆر سوپاس بۆ گواستنەوەی هەواڵەکان. ئێمەش لێرەوە دەستی ماندووبوونی برایانمان لە هێزە ناوخۆیەکان، لە هێزی پاراستنی میلەت